بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا جارێکی تر دێم وەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لا سێتەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە نەخۆشخانەی شەید شەوکەت لە سەید سادق بەرنامان دەبێت. پاشان بەرنامەیەکی تایبەتمان دەبێت سەبارەت بە 35 ساڵ ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە. وەک دەزانی 16 سێ واتە سبەینێ دەبێتە 35 ساڵی تەواوکە ئەم کارە ساتە ترێژدیایە ڕوویداوە و هەفتەی سێ دەبێتە دووەمین ساڵ ڕۆژکە یەکەمین پەخشی بەرنامەکانی پێشەنگ تیڤ بۆ یەکەم جار پەخشکرا. لەم بابەتەشەوە قسە و باسێکی کورت لەگەڵ ئێوە دەبێت. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانمانەوە و ئەو کۆمنتانی ئێوە دایدەنێن من ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵە بینەرانی ئازیز، هەفتەی ڕابردوو کرێکارانی کارگەی گرین عێراق مانگرتنیان ڕاگەیاندووە چەند ڕۆژێک ئەم مانگرتنیان بەڕێوە برد. هەر بەدوای ئەوە لە سەید سادق لە نەخۆشخانەی شەهید شەوکەت کۆمەڵە کرێکارانی ژینگە پارێز مانگرتنیان ڕاگەیاندوو و ئێستا لە مانگرتندا. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە شاباس مەحموود لە تیمی بڵاوکراوەی دەنگی کرێکار لە گەڵماندا. شاباس مەحموود ئێوارەت باش و سپاس کە بەشداری لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا. سپاس بۆ ئێوەش، ئێوارەی ئێوە و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤیش باش. پرسیارێکی لەوە دەست پێ بکەین کە بۆچی لە سەید سادق کرێکارانی ژینگە پارێزی نەخۆشخانەی شەید شەوکەت دەستیان بۆ مانگرتن برد؟ خواستەکانیان چییە؟ داواکاریەکانیان چی؟ دیارە کێشەی کرێکارانی کوردستان بەگشتی ئەوانەی کۆمپانیاکان کە حکومەت تەندەری نییاوە هەم بە کرێکارانی ژینگە پارێز ئەمە و کرێکارانی کە لە ناوەندە تەندروستیەکان کارەکەن لە نێویشدا 29 کرێکار لە کرێکارانی نەخۆشخانەی شەید شەوکەت لە قەزای سەید سادق مودەی 180 ڕۆژە نزیک بە 6 مانگە موچەکانیان نەدراوە. بیانووی کۆمپانیاکان ئەوەیە کە چەکی پارەیان وەرگرتووە و لە بانکدا پارەی حازر بەردەست نییە کە ئەمان بتوانن پارەکانیان وەرگرن. بیانووی کۆمپانیاکان بۆ کرێکاران ئەوەیە کە بۆ بیانووە موچیان نایەنێ. دیارە 6 مانگ مودەیەکی زەمەنی زۆرە کە ئەم کرێکارانە موچیان پێ نەدراوە، زۆربیان خاوەنی خێزان و ماڵن و بەشێکیان کرێچین، بەشێکیان نەخۆشی درێژخایەنیان هەیە، بەشێکیان پێویستیان بە دکتۆر و دەرمانە خۆیان. ئێمە بۆ لە نزیکەوە ئاگاداربوونی ئەمە تیمی بڵاوکراوەی دەنگی کرێکار سەردانمان کردن بۆی لە نزیکەوە ئاگاداربین. دیارە بەداخەوە دروست دوا بوو کە نزیک بە 6 مانگ زیاتر لە 180 ڕۆژە موچیان پێ نەدراوە. بەڵام هۆکار چییە کە ئەم موچە نادرێت بە کرێکاران؟ وەک باست کرد 6 مانگ نیو ساڵ فترەیەکی زۆرە، لەبەرچی هۆکارێک پێیان نادرێت؟ بەڵێ بیانوەکە ئەوەیە کە ئیداری سلێمانی ئەڵێ حکومەت هێرێمی کوردستان هیچ بڕەپارێک سەرف ناکا بۆ بودجە پێویستەکانی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای سلێمانی لە نێویشدا و کۆمپانیانەی کە پاکردنەوەی نەخۆشخانەکانیان لاستۆیە. حکومەتی هەرێم ئیدارەی سلێمانی بەڕێبەرایەتی تەندروستی گشتی سلێمانی عەقدیە لەگەڵ کۆمپانیانە لە بەرامبەر ئەوەیە چەکیان پێیاون، بەڵام کە خاوەنی کۆمپانیا ئەڵێ ئەچمە بانقەکان پارە نییە. بیانۆکەی ئەوە یعنی کۆمپانیاکە خۆی هیچ دەزمایەکی نییە. ئەم کۆمپانیانە زۆربیان لە پشتی بەرپرسانەوە دروستکراون، بەرپرسێک خاوەندارێتی ئەکات، هیچ سەرمایەکی تایبەتی لە حسابی بانقی خۆیان نییە. تەنها و پارەی کە ئەوێ وەریگرێت لە حکومەت بەشێکی زۆری بەرێ بۆ خۆی، بەشێکی کەمی بابکرێکار مشکلەکە لێەوە سەرچاوەگرێت کە حسابی بانقی ئەم کۆمپانیانە خۆیان هیچ پارەیەکی بەردەستیان نییە کە مانگانە لەو عەقدەی کە هەیەە لەگەڵ کرێکاران کە 30 ڕۆژجارێ بێ موچیان پێ بدەن بەداخۆ لەو کاتانەیان نایەنەنێ. ئەم کرێکارانەی کە 6 مانگە موچیان پێ نەداوە یعنی هۆکارەکەی ئەوەیە کە دەگیریم کێشێن هەر قسەی کۆمپانیا هەر ئەوەیە کە پێیان ئەڵێ دەڵێ
ئێمە ڕەسیدی چەکی بانکمان پێدراوە بەڵام ئەچین هیچ پارێک لە بانکەکانان نیە بمانەنێ یعنی کۆمپانیا شانی خۆی بەوە خاڵێک هاتووی خات سەستۆی حکومەت دەڵێ حکومەت پارە بۆ ئێمە سەرف ناکات بەداخۆ لەم نێوەندادا کرێکاران زەرمەندن کرێکاران ڕەوش و ژیانێکی دژوار بەڕێەکەن بەهۆی نەدان و وەرنەگرتنی موچەکانیانەوە پێش ئەوەی کام کرێکاران دەستبەرن بۆ مانگرتن هیچ ڕێگەیەکی تریان گرتبووە بەرتاوەکو بە و سەرەتاییترین مافیان بگەن بەڵێ بەپێ و زانیاریانی ئێمە وەکو تیمی بڵاوکراوی دەنگی کرێکار هەمانە لە سەم کرێکارە مانگرتوانەی نەخۆشخانەی شەی شەوکەت لە قەزای سەی سادق پێشتر چەندین ڕێگای جۆر بە جۆریان گرتوتە بەر لە نێویدا نامیان ناردۆ بۆ نووسنگی خوبا تاڵەبانی داوایان کردووە کە بە دووادا چونکەن بۆم کێشەی نەدانی موچەکانیان لێپرسینەوە لە کۆمپانیاکە بکرێ سەردانی قایمقامی پێشووی سەی سادقیان کردووە کە نزیک مانگە لەمە و پێژاڵ و گۆڕ بە پۆستەکەی کراوە بەڕێوبەری نەخۆشخانەی شەید شەوکەت خۆی بە دوواداچوونی بۆ کردوون بە دوواداچوون کراوە بۆ هەموو ئەو لایەنە بەرپرس و هەموو تەنانەت هانیان بردووە بۆ حزب و لایەنە سیاسیەکانی بەش یعنی بەرپرس و شوێن نەماوە کرێکاران ئاگاداری نەکەنەوە دوا بە دوایەوەتر کە زانیوانە هیچ جوابێک نییە ناچار دەستیاندا بۆ مانگرتن بەڵام مانگرتنەکان بە شێوازێ بوو کە ڕەچاوی دۆخی ئینسانی کە ئەم نەخۆشخانەی پێویستی بە خزمەت گوزاری هەیە بۆی کارەکان کە پەیوەندی بە تەندروستی وڵاتیانی قەزاکەوە هەیە و نەخۆشخانەی شەی شەوکەتی ژێکێکە لە خەسخانە گرنگەکانی ئەو سنوورە لەبەر مەسەلە ئینسانیەکەیان ڕۆژانە بەشێکی کەم لە کرێکارەکانیان کە بە سەرە کارەکانیان جێبەجێیەکەن بۆ خزمەتکردنی نەخۆشخانەکە بۆی کارەکانی نەخۆشخانەکە بە جۆرێک نەوەسێکە تەسیر کات سە تەندروستی و نەخۆشانەی کە داخلی و نەخۆشخانەیە بن یعنی بە شێوازێکی مەدەنیانە مانگرتنیان کردووە ئێمە ژۆک و بڵاوکراوەی دەنگی کرێکار لە نزیکەوە لەگەڵیان دانیشتنمان کردووە لەگەڵ نوێنەرەکانیانان لە ئەو هینەداین کە هەموو دیکۆمنت و بەڵگانەمان کۆ کردوەوە لەسەر کۆمپانیاکە لەسەر کۆمپانیای پێشووتریان کە ئاڵ و گۆڕ کراوە لە بینی دوو کۆمپانیاسە کۆمپانیایکی تازە تەندەری ئەم کاری وەرگرتووە لەگەڵ قایمقامی قەزای سەی سادق لەسەر خەتین تیمی دەنگی کرێکار بەجددی ئیشەکە لەسەم کەیسە کە ئەم کەیسە پەیوەندی هەیە بە بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانیەوە دەنگی کرێکارەچێ هەم لەگەڵ بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەم لەگەڵ قایمقامی قەزای سەی سادق هەم لەگەڵ هەموو ئەو جیئەتانەی کە پەیوەندن بە تەندەرینی ئەم کۆمپانیانە و بە دواکەوتنی موچێم کرێکارانە بە دوواداچوونی بۆکە هەتا بە دەستێنانی حەقیم کرێکارانە ستافی دەنگی کرێکارەوەی لە توانای دابێت درێخی ناگات پێچێت ئەم مانگرتنە دەستکەوتێکی هەبێت یاخود بۆچوونی ئێوە چییە لەسەر ئایندەی ئەم جۆرە لە ناڕزاتی دەربڕینە خۆی لە هەر شوێنێک کرێکاران کە دەست دەبن بۆ ناڕزایەتی حتمما بێ دەستکەوت نابێت لەوەی ئەو دەستکەوتە نەبێت کە خواستی کرێکارانە بۆ نمونە کرێکارانی کۆمپانیا گرینی عراقە مودەی پێشوو دەستیان نایەمانگرتن 12 خاڵیان داوا کردبوو لانی کەم 3 بۆ 4 خاڵیان عنی بە جۆرێک لە جۆرەکان کۆمپانیا ملی پێدا و جێبەجێ کراوە عنی خۆیمە جۆرێکە لە دەستکەوت هەموو مانگرتنێکی کرێکاری شەر نییە لە ساڵی ئەو خواستانی کە کرێکاران داوایەکەن جێبەجێ بکرێ ئەمە جۆرێکە لەم فاوزات دوای هەرمانگرتنێک لە کاتی هەرمانگرتنێکە نوێنەرانی کرێکاران لەگەڵ ئیدارەی کارگە لەگەڵ ئیدارەی کۆمپانیا لەگەڵ ئیدارەی لایانی بەرپرسی لە بەرامبەر کرێکارانە ئەکەونە مفاوزاتەوانێ کەم لەو زۆر لەم خواستی کرێکاران بە جۆرێک لە جۆرەکان هەرەگا بە سەرکەوتن بۆیە لە هەر شوێنە کرێکاران کە دەزێنە مانگرتن دەزێنە نزیک بوونەوە لە یەکتر جۆرێک لە جۆرەکان خۆیان ڕێکەخەن لە دەستە و گروپی جیاجە حتمما بێ دەستکەوت نابێت وەک لە بڵاوکراوەی دەنگی کرێکارە ئاماژەی پێکراوە لە نزیکەی هەموو ژمارەیەک راپۆرتی جێکە جیاوازەکانی کرێکارانی تایە کە لەگەڵ زۆرێک لە کێشانە بەرەو ڕۆن ئەوەی کە موچان پێ نادرێ یاخود لە کاتی خۆیان پێیان نادرێ لێبڕینە یاخود سەلامەتی شوێنی کارە بە پێویست نییە و زۆر گرفت و کێشەی تر پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان چییە؟
پام ئێمە ڕوون و ئاشکرایە بڵاوکراوی دەنگی کرێکار لە ڕوانگەی ئەوەی کە ئەوێ بە جۆرێ لە جۆرەکان کرێکاران لەسەر جەم ناوەندەکانی کار لە شوێنی کار و ژیانی خۆیانە بە هەر جۆرێکە بووانە کرێ و ئیمکانی هەیە خۆیان لە دەوری کۆمەڵە و دەستەی ناڕزایەتی کرێکاریەکان لە هەر شوێنێتوانن هەر جۆرە ڕێکخراوبوونێ بە مناسب بەزانن هەر جۆرێک کە بۆیانە گونجێ لە دەوری یەک بن لە دەوری خواستەکانی خۆیان قسەیان یەک بێ نوێنەرانی حقیقی خۆیان هەڵبژێرن لە کۆبوونەوەی گشتیەکانە بۆ ئێمە وەکو بڵاوکراوی دەنگی کرێکار لە هەر شوێنێک لە هەر کۆبوونەوەیەکمان لەگەڵ کرێکاران لە هەر شوێنێک احتراز و ناڕزایەتی کرێکارانە بێن پێشنیاراناکەن کە نقطە قوتی کرێکارانەوەیە کە لە دەوری یەک بن بە جۆرێ لە جۆرەکان توانن خۆیان ڕێکخراوکەن لە دەستە ناڕزایەتیەکانی کرێکارانە. قسەیەکی تر ماوە لە پەیوەند بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارەی سەی ساڵەکە خودت مانگرتنی کرێکاران بە گشتی لە چاپێکەوتنەکەدا نەهات بێت و بەگرنگی بزان ئاماژەکە بزن فەرمون بەکوتی. دیارە سپاس بۆم دەرفەتەکە توانیمان لێرە بە جۆرە لە جۆرەکان قسەمان هەبێت لەسەر ئەو کرێکارانی کەمانیان گرتووە. دیارە ئێمە داوامانەوەیە کە کرێکاران لە هەر شوێنێک بە جۆرە لە جۆرەکان مافیان خوراوە بە جۆرە لە جۆرەکان خەدریان لێکرێ موچەکانیان تاخیرەکرێ سەلامەتی شوێنی کاریان نییە پێویستیەکانی کارکردنیان لە بەردەسانیە بەم جۆرە دەستبەرن بۆ مانگرتن. ئەمە خۆی سەرەتای دەورەیەکی هاتنە مەیدانی کرێکارانە لە ناوەند و کارگە و شوێنە جیاجیەکانی کارە کە بۆ خۆی نیشانی دەدا کە جۆرێک لە جۆرەکان کرێکاران گەشتونەتە ئاسێکی وشیاریوە کە دەزەبن بۆ خەباتێکی مەدەنی کە مانگرتنە کە مانگرتنە لە کار کۆبوونەوەی گشتیە ناڕزایەتی دەرەبڕن. ئەمە جۆرێکە لە جۆرەکانی وشیاری کرێکاران ومێ دەکەین کە بتوانن لە کۆڕ و دەستە و دەستەی ناڕزایەتی خۆیان دروستکەن نوێنەرانی خۆیان لە کۆبوونەوە گشتیەکانە هەڵبژێرن بۆی بتوانن لانی کەمی خواست و داواکاریەکانیان پسەپێنن بە سەر کۆمپانیا و خاونکار و لانی بەرپرسە. شاباز مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکارەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆش. ئازیزان وچانێک دەدەین و لە 35 ساڵ ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە بەرنامەیەکی تایبەتمان دەبێت لەگەڵمان بێنەوە. مەڵێ بینەرانی عزیز هەروەک لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە بەیانی 35 ساڵی ڕێک تێدەپەڕێت بەسەر کیمیابارانکردنی شاری هەڵەبجەدا و بۆ ئەم بابەتە بەهادینی حاجی بەکر تارتاشناسرا بە ڕێوار عارفمان لەگەڵدا. ڕێوار عارف ئێوەرت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بناژیان بۆ تۆ ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو هاوکارانی پێشەنگ تیڤی هەروەها زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیستەرانی بەرنامەکەمان. بەیانی 35 ساڵی ڕێک تێدەپەڕێت بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە. ئەمەوێت بپرسم کە ئێوە لە گوێڕای ئەوەی کە خۆتان خەڵکی هەڵەبجەن لەسەر ئەم کەیسە زۆر سۆباتان بووە کردووە ئەوەی جێی سەرنجە بەگشتی باز ئەو دەکرێت کە ڕژێمی بەعس هەڵەبجەی کیمیاباران کرد. بەڵام لەو سیمینار و بەرنامانەی ئێوە باستان کردووە کە بەعس کارەکەی ئەنجامدا و تەنها تاوانبار نیە بەڵکو لە پاڵ ڕژێمی بەعسدا تاوانبارانی تریشەیە. پێم خۆشە سەرەتا بۆ بینەران ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم بابەتە بدەن. بەڵێ سپاس بینەرجیان. ڕاستیەکەی وەکو خۆتەڵێ 35 ساڵ تێپەڕی بەسەر ئەم جنۆسایدە، بەڵامەوەی کە زۆر جێگەی پرسیارەوە زۆر گرنگە لەسەری ڕاوەسین پێش هەموو شتێ ئەم ڕووداوە و ئەم جنۆسایدە لە تاریخ و مێژوویەکی زۆر جیاوازە لە ڕۆژەکانی کەوت لە زەردەمانی کەوت لە کاتێکی کە لە وڵاتێک و لە شوێنێکی کا بخۆڵقێت، چونکە ئەو سەردەم ڕۆژگارێ بوو کە گەرمەی شەڕی ئێران و عێراق بوو و ئەم شەڕە لە هەرحاڵ بە جۆرێ کاریگەریەکی هەرە ڕیشەیی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی ماچەقەکە و ناوچەکەی ئێمە هەبوو لە ڕووی اقتصادی و ئیجتیماعی و
تەندروستی و ئینسانیەوە. ئەم شەڕە بەهەرحاڵ باعیسیەوە بوو کە ملیۆنێک ئینسان لە ئێران و عێراق تێدا بچن. بینین یا نەبینینی ئەم حاڵەتە زۆر لە هاوکێشەکە دەگۆڕێ و زۆر لە تێگەشتنی ئێمە دەگۆڕێ بۆ ئەوی کە بزانین چی خوڵقاوە. چونکە ئەگەر ئەم شەڕە نەبوایە پرسیار ئەوەیە ئایا بەڕاستی ڕوودا و کارەساتی هەڵەبجە دەبوو؟ ئەمە جێ پرسیارە لە هەرحاڵە. ئەو هاوکێشەی کە ئەو سەردەمانە ئەو ڕۆژگارە لە بینی حکومەتی جمهوری ئیسلامی و عێراق هەبوو، هەڵەبجە ناوچەیەکی سنووری بوو، دۆزرایەوە بۆ ئەوەی کە وەکو نقطەعەتف لە پرۆسەیەکی سیاسیە لە نێوان ڕێوکەوتنەکانی بەرەیجوودی ئەو سەردەم و حکومەتی ئێرانە بەهەرحاڵ کرایە قوربانی جەنگ و پێکدانێک کە لە بینی عێراق و ئێرانە هەبوو. بۆیە من پێم وایە ئەمە ئەگەر بە فەرز بگرین، ئەمە ئەگەر یەک جاریکە من نەیڵێمەوە کە حکومەتی عێراق و بەعس تاوانبارە و فاشیستە و ئەگەر هیچ شتێکە لەوە زیاتر نەڵێن کە تاریخ و کارنامەی ئەم حیزبە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ هەموو خەڵکی ناوچەکە و جیهانیش ڕۆشنە. دوای ئەمە بە بڕای من بەهەرحا پرسیارەکەیەتە سەرەوەی کە گەر جەنگ ئەو دەور و کاریگەریەی هەبوو، ئەی ئەو تەرەفانی کە لە جەنگا بەشداریان کرد، ئەو تەرەفانی تەرەف بوون لە جەنگا، ئەو تەرەفانی کە بۆ خۆیان کاریگەریان هەبوو لە سەر با بڵێن خۆشکردنی ئەم ئاگری جەنگەیە لە منتیقەکە، لەم ماڵوێرانیە لە ناوچەکە، لەم بەردەوامبوونی جەنگە لە ناوچەکە، لەم هاوکێشەیە کە معادلاتی سیاسی منتیقەکە بەهەرحا ئاڕوگۆرێکی 2000 بەسەرا هات، چێ بەرژەوەندی تیا بوو، چێ تایە براو بوو، چێ تایە دۆڕاو بوو. بۆیە ئەمە گەڕێنێتەوە بۆ ئەو ئەساسەوە، بۆ ئەو ڕۆژگارەی کە ڕەنگە ئەو قسەی کە ئێستا من ئەیکەم یا ئەستا من بیڵێم لە ڕاستیە بۆ ئێستا بۆ زۆر بێ لە خەڵکی کوردستان شتێکی تازە نییە، چونکە تەنانەت سەرکردەی ئەحزابی سیاسی خۆیان ئەو خەڵکانی کە کارکتەرانی کە لە ناوچەکە لەو شەڕانە بەشداریان کردووە، لە مەسەلەی هەڵەبجە بەشداریان کردووە، لە بیرۆوەریەکانی هەڵەبجە دەیان فاکتیان ناوە بەدەستەوە بۆ ئەو حەقیقەتەی کە ئێمە ئیشارەی پێکەین کە ئەڵێن بەرەی جوود لەلایەکەوە و جمهوری ئیسلامی کە لەلایەکیکەوە دوو تەرەفی بێ زیاد و کەم هاوبەش بوون لە ئەم کارەسەیی کە لە منتیقەکەی ئێمە ئاخۆڵقێ. ئەوان باسی ئەو بەڵگەنامانەکەن کە ڕێکەوتنەکانی لەگەڵ جمهوری ئیسلامی چییە، باسی نوێنەرەکەەکەن، باسی نەخشەکانەکەن لەسەر داگیرکردنی چەند ڕۆژ پێش ئەم حاڵەتە، باسی بردومانەکانەکەن، باسی ئەو ئەگەرانە ئەکەن کە لە ناوچەکە بۆ خەڵکی کوردستان بۆ بڵێ بەتابەتی بۆ خەڵکی هاوچە هاتوێتە پێشەوە چین. ئەمە لە یادەوەری و بیرەوەری نووسینەکانی خۆیانە ئەم حەقیقەتە هاتووە باسی کردووە. دیارە ئەوان بە مەبەستێکی کە وەکو جێڕانەوەی مێژوو باسییان کردووە، بەڵام هەر ئەو مێژەشە تاڵاوێکی گەورەیە بە سەر ئاوردانەوە لە تاریخی خۆیان و مێژووی خۆیان، کام حیزبە سیاسیانە تەواوی لە یەکێتی نیشتیمانیەوە بگرێت تا پارتی تا حزبی با بڵێن سۆسیالیست، هەتا هەموو حیزبە سیاسی هەموو حیزبە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی لەو سەردەما بەشداریان کردووە. ئەتوانم بڵێم تەنیا حیزبێکە لەو مەقتەعە موقفێکی جیاوازی هەبوو حیزبی شیوعی عێراق بووە و ئەمە پێشووتریش حکومەتی عێراق و سەدام حوسێن خۆی بە ئاشکرا ئەمەی ڕاگەیاندووە پەرچێشکردنی جمهوری ئیسلامی بۆ هەر ناوچەیەکی جوغرافیای سیاسی کوردستانی عێراق و شمالی عێراق وەکو خۆی دەڵێ ئەوە ئاگرێکە خەڵکەکە خۆی پێسووتێنێ و ئەگەر تەنانەت لە ناو سلێمانی شابێ ئێمە هیچ دەستپارێزیە لە ئەم شارە ناکەین. بەڵام وەختێکم هاوکێشەیە بۆەوە دەگۆڕێ کە نەک هەڵەبجە ئەوانە چەند هێزێکی زەبەلاح بۆ ناو جەرگەی کەرکووک و شاری کەرکووکە بن، بەهەرحاڵی تر هەم هاوکێشەیە بۆ سەدام حوسێن ئەگۆڕێتەوە بێتە ئەوەی کە بە دوای ئەم تۆڵەکردنەوە لە حکوومەتی جمهوری ئیسلامی و ئەو قسەی کە خۆی پێشتر دڵنیایی کردوێتە و هەتا سەرانی ئەحزابی کوردی و تاریخی کارنامەکانی با بڵین بیرەوەرەکانی مام جەلال لەشێکە لەو شتانەی کە بەڵگەنامەکانی منەوشدا مستەفاچێکە لەو شتانەی کە ئەمە ئیسپاتەکە کە جمهوری حکوومەتی عێراق ئاگاداری کردوینێتەوە پێیان وتوین ئەگەر بێت و حکوومەتی جمهوری ئیسلامی لە هەر شوێنێک ببینین بەرچێشکرێ لەگەڵ ئەم هێزانە ئێمە سەرکوتەکەین، ئێمە هەر شتێکەکەین ئەمە بەڵگەیشی ڕۆشنە. بەڵام ئایا بەڕاستی بابەتەکە هەدێرا بەڕێمە ڕاوەسێت؟ بە بڕای من نا. دیوێکیکەی واقعی ئەم کارەسات و دراژیریایە ئەوە بوو کە شەڕی ئێران و عێراق بۆ خۆی نوع لعبەیەکی سیاسی نێودەوڵەتیش بوو لە هەر حاڵە کە ئەمریکا و هاوپەیمانەکانی دەورێکی کاریگەریان هەبوو لەسەر ئەوەی کە چۆن تعامل لەگەڵ هەر شەڕا بکەن. استراتیژیەک کە ئەوان هەیان بوو لە هەردوو لاوە ساکنەوەی جبەخانە و تەقەمەنی و بەهەرحاڵ هەموو ئەو بنیادانەی کە بۆ وێرانکاری مجتەمەعەکان و منتیقەکەی ئێمە دابینکرابوو یەکێک بوو لەو شتانەی لە ماوەی 8 ساڵە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و بەتایبەتی دەورێکی گەورەی هەبوو لە ئەم جۆرە لە وێرانکردن و لە دەعمی ئەم حاڵەکەتە و لە دەعمی یەکێ لەم تەرەفانەی شەڕەکە. واتە
ئەگەر سێری ئەم ڕووداوە بکەی ناتوانانی هەرگیز بەو چاوە بیخوێنیتەوە کە بڵێ سادام حوسێنێکی تاوانبار. بەڕاستی ئەوەی کە ئەمە ئەکرێت، ئەوەی کە ئەمە ئەڵێت بە خاتری تەنیا ئەو شتەیە کە پاساو بهێننەوە بۆ کارنامەی خۆیان، بۆ تاریخی خۆیان، بۆ ڕابردووی خۆیان، کە ئەگەرچی لەم 10 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵی ڕابردووە ئێمە هەموو ڕۆژێ یەکێ لە سەکردەکانی ئەم حیزابانە خۆیان دەبینین کە ئەنووسن کە قسە ئەکەن کە چاپێکەوتنەکەن باسی ئەو کارنامە قێزەوەنی خۆیانەکەن کە بەرحاڵ چۆن فاسلێکی گەوریان لەگەڵ مجتەمع و کۆمەلگای کوردستان و خەڵکی کوردستانە کردووە و ئەوان چۆن بە زمانی خۆیان دەڵێن ئێستا ئێمە بووینەتە ئابرازی سەرکوبکردنی ئەو خەڵکەیە. بۆی ئەم چوار گێشەیە یا ئەم چوار تەرەفە دەوری ئەساسیان هەبووە و دەوری بنچینەییان هەبووە. ممکنە لە بردومانکردنی فیزیکی ناوچەکەی ئێمە سەدام حوسێن ئەو حاڵەتەی کردبێ، بەڵام پرسیارەوەیە ئەگەر جمهوری ئیسلامی نەهاتایە، ئەگەر حرەکەتە لە هەڵەبجە دروست نەبووایە، ئەگەر ئەو شارە بۆ شێوە داژین نەکرایە، ئەگەر ڕێ بە دەرچوونی خەڵق لە شارەکە بدرایە وەدایان ئەگەریکە ئایا ئەم ڕووداوە دەخڵقا دەهاتە پێشەوە، ممکنە لە شوێنێکی کە بخڵقایە، ممکنە لە شوێنی کە ببوایە، بەڵام کارەسەی شانزەی سێ نەئەبوو، شتێکی کە ئەبوو. و ئێمە ئێستا کە دوای 35 ساڵ قسە لەسەرەوەکەین، واتە قسە لەسەر ڕووداوێکەکەین کە لایەنی مێژوویەکەی پێویستی بە پشکنینەکەیە کە بتوانێت هەموو ئەو تەرەفانەی کە تێیدا بەشداربوون وڵامی خۆیان وەرگرتنەوە. من پێم وایە بنارجانێکێک لە کارەساتەکانی کۆمەلگەی ئێمە و یەکێک لە تراژیدیترین ئەو بابەتانەی کە خەڵکی هەڵەبجە بە دەرەجەی یەکەم بازی ئەدا ئەوەیە کە ئەم بابەتە وەک پێویست نەک وەک پێویستاوە توێ نەکراوە، بەڵکو کراوە بە ئامڕازێک و کراوە بە وەسیلەیە بە دەستی ئەحزابی سیاسیەوە کە بتوانن لەم نێوەدا یاری خۆیان بکەن و بتوان لەم نێوەدا بەرحاڵ بازگیری بکەن لە ئەم کۆمەلگەی کە هەیە. بۆیە ئەوان ئێستا دوای 35 ساڵ تازە قسە لەسەر ئەوە ئەکەن کە ئایا بەیانی ئەم با بڵێم پارێزگایە یا ئەم شارە مەشروعیەت پێیا کا بۆ پارێزگا بوونیان نە. یعنی ئەم تراژدیایی وەکو باسمان کرد، ئەم جنۆساتێکە خڵقا لە ڕاستیان مێژوویەکە بێتە پێشەوە تەواوی ئەو حیزبە سیاسیانەی کە بەشدار بوون، تەواوی ئەو حکومەتانەی کە بەشدار بوون، تەواوی ئەو لایەنانەی کە بە سەدان تۆن کیمیا و مەوادی کیمیاییان دەنار بۆ عێراق و بەرحاڵ کاولکاریان لە منطقەکەی ئێمە کرد. ئەو کاتەیە کە خەڵکی ئەم جوابە وەرەگرێتەوە و لە سەحنەی سیاسی عێراقا و لە هاوکێشەیەکە کەم حیزبانە دروستیان کردووە ئەگەر هەموو شتێ هەبێ ئەوە نییە، بۆیە تەنیا ڕەمەکە لەسەر سنگی سەدام حوسێن و حکومەتی عێراقا. وی بینیشمان بەداخەوە سەدام حوسێن بەو زۆرە محکەمەکراکە کرا، هاتن چوار فعالیان بۆ دروست کرد و دوای ئەوە ئەعدامیان کرد و تەواو. بۆ خاتری چی؟ بۆ خاتری بەرحاڵ فایلەکانی کە نەگاتە سەر ئەو فایلانەی کە اینجا قاچ و پێی خۆیان ئەکەوێتەنە ئەو خیانەتکاریانەی یا ئەو بەشە لە کارنامەی پڕشانازی خۆیان کە بەرحاڵ چیان کردووە، چۆن بوون تەعاملیان لەگەڵ حیزبی بەعسی و سەرانی حیزبی بەعسا و چۆن لە دامەنی ئەم حیزبە سیاسیانە بە جۆرە لە جۆرەکان لە دامەنی ئەم بزوتنەوە کراوە. ئەو ناسیۆنالیستی عەرەب و ئەم ناسیۆنالیسمی کوردە وێ لە ڕاستیە کارنامەیەکی زیاتر و عەجیبتر تەوەقع ناکرێت، تەسەور ناکرێت. جمهوری ئیسلامیش لەگەڵ دروستبوونی خۆیان، لەگەڵ سەرهەڵدانی خۆیان لەسەر ئەساسی قەتڵ و عام و کوش و کوشتاری خەڵک دروست بووە. وێم پێم وایە ئەم تراژیدیایە بە کۆی گشتی ئەم چوار لایەنە توانویانە تەواوی کەین. بە هیچ جۆرە یەک خوێندنەوە نییە لەوەی کە سەدام حوسێن و حکومەتی بەعس توانی بێتی ئەم ڕووداوە کرد بێ. ئەو ڕەنگە کارکتەرێک ببێ وەکو باسمان پێکردن لە ئیجرا و عملیەکردنێکی ئەو عملیە کە بالفەرز والبالئیجبار ئەو پێی تەحمیل کرا. هەر ئەوەی کە خۆشتان ئاماژەتان پێدا کە هەندێک لە بەرپرسانی بزوتنەوەی کوردایەتی کە باز لە یاداشتی ئەو کاتانیان دەکەن، دەگێڕنەوە، دەنووسن، زۆر ئەمانە دەبیستین بۆ نەباس کراوە ئەگەر ڕێگە لە خەڵک نەگیرە ڕەنگە تراژیدیاکە کارەساتەکە ئەو هەموو قوربانی لێ نەکەوتاتەوە. ئەگەر دروست بیرەوەری بێتەوە یەکێک لە بەرپرسان تەنانەت وتی کە هەندێک لایەنە سیاسەکان لەو کاتەدا لە هەڵەبجە کەوتنە تاڵانی وێڕای ئەوەی بینیان بوو ئەو کارەساتانە خۆتاوە. بەڵام لە بەرابەریشدا دەوترێت کە ئەمە بۆ لە کەدارکردنی کەسایەتی کۆمەڵێک ئەشخاصە بە تایبەتی سەردەمانێک کا بزوتنەوەی گۆڕان بووە دواتر هەندێک لە بەرپرسەکان بەرکەوتیان لەگەڵ یەکتریدا هەبوو بۆ لە کەدارکردن و شکاندنی شخصیەتی یەکتری ئەمانیان دەبرد. بۆ ئەگەر بە سادەی پرسم واقعیت ئەم گێڕانەوانە یاخود ئامانجی تری لە پشتا هەیە یاخود ئەتوانین بڵێ هێشتا ئەوانە بەشێکی کەمی ئەو ڕاستیانە باس کراون؟ لە ڕاستیە بنارجیان ئێستا و موقعیەتی ئێستا و بارودۆخی ئێستا ئەو حاڵەتەی تێپەڕاندووە ڕەنگە ئەوان مەقتەعێ لە مێژووی سیاسی خۆیانە بەرحاڵ توانی بێتیان خەڵق فری بدەن بەوەی کە ئەمە
جەنجێکی بینی حزاب و شخصیت و تاریخی شکاندنی شخصیاتەکانە بەڵام دوای ئەم 35 ساڵە بە هەر حاڵ هیچ کەسێ ناتوانێت کەلیمەیەک ڕستەیەک گوشەیە لەم قسانە بە جدی بگرێ چونکە کارنامە ناتەنیا بەڵکو تاریخێکە خۆیان نووسێتەوە ئەگە قسەیان لەسەر نەوشیروانە نەوشیروان بەشێ لەم تاریخا گەڕێتەوە نەوشیروانە لە ڕۆلی مامزەلات چی بووە ئەگە قسە لە مامزەلا خۆی اعترافەکە لەسەر ڕۆلی نەوشیروان چی بووە لە وێرانکاری هەڵەبجە ئەو بە تەنیایی بەسەر ڕۆی سووە و ئیشەی کردو و ئێمە ئاگامان لێ نییە یعنی لە کاتێکە بە هەر حاڵ شەوکەتی حاجی مشیر کە ئەجەڕێتەوە باسی ئەوە کە چۆن هەردووکیان پەیوەندیەکی تەنگاوتەنگیان هەبووە لە تەکمیلکردنی ئەم اتفاقیە لەگەڵ جمهوری ئیسلامیە و ناوی ئەو کەسانە ئەبا کە بە وەکو نوێنەرایەتی ئەحزابی کوردی بە هەر حاڵ لەگەڵ جمهوری ئیسلامیە یەکەمین دانیشتن و یەکەمین دیداریانە بێ بۆ ئەم مێژووە بخرێتە پێشوو بۆیە بەڕاستی ئێستا لەناو ئەحزابی کوردیە ئەم شتێ وا لێهاتووە ئەو نوع لە کەلیمەیە کە ئەڵێ مزایدە ئەوەنە بێتان بۆ ئیتر ئینسان ماندوو بۆ بەدەستوتنەوەی هەتا خەڵکی کوردستان ماندوو بۆ بەدەستوتنەوەی بەحسەکە ئێستا ئەوەنەیە داش و بیرۆبەرەکانی خۆیان ڕۆشنە و ئەمەنە بەڕاشکاوانە باس لەوەکەن کابرا ئەندامی مەکتەبی سیاسیە ئەڵێ خەڵکی نەفرەتی لە ئێمە لەناو تەلەڤیزیۆن ئەو قسەیەکە لەناو ماڵی خۆیان نایڵێ ئەوی کەیان بە هەر حاڵ یعنی بڕە سەری ژمارەی ئەندامی سەکردایەتیەکان نا مەکتەبی سیاسەکانی یەکێتی بکە بە دوو بەشەوە ئەکسریەت و زۆربەیان لەم چەند ساڵی ڕابردووە ئەمانەیان پێشڕاست کردوێتەوە ئەوە قسە و باسی سەردەمی تەبلیغاتی سەردەمی بینی با بڵێن هەڵبژاردنەکانە و شەڕی بینی هەڵبژاردنەکانە کە ئەم لەگەڵ ئەوا چۆنە و لەگەڵ ئەوا چۆنەڵێ بەڵام واقعی خەڵکی هەڵەبجە مێژووی خەڵکی هەڵەبجە و وشیاری خەڵکی هەڵەبجە ئێستا ئەمانیان تێپەڕاندووە و ئێستا خۆیان ئەزانن ئەوان بەشێکن لەم تراژیدایە و ئەوان دەور و تەسیراتیشیان هەبووە لەسەرەوەی کە بە هەر حاڵ لە بنەڕەتەوە ئەم ڕووداوە بۆ خوڵقاوە ڕەنگە ئەوان توانی بێتیان دەهەیە خەڵق چاپۆشکەن ڕەنگە ئومێدی خەڵق بە سەردەمانێ بە هەر حاڵ بۆی کە هەر چۆنێ بە ڕۆژان سەدام حوسێن کۆتایی پێ بێ دوای ئەوە بە هەر حاڵ فایلەکان هەمووی دەرەکەون حقەتەکان هەمووی دەرەکەون بەڵام وەختە سەدام حوسێنیش کۆتایی پێهات وەختێک کە کوڕەکانیشی قەتڵ عام کرا وەختێک کە خۆشی لەسەردارە دراوە و دەیان کەسی لە تەنیشی خۆیان بە هەر حاڵ لە حکمی مؤبەد و ئەعدام ئەوە کرا ئێستا دەبینین هەمان ساز و هەمان حەمامە یعنی ئەو شتەیە کە لەو تاریخا پێی ئەڵێن بە هەر حاڵ دیکتاتۆریەت و پێی ئەڵێن چەوسانەوە و پێی ئەڵێن سەرکوتی خەڵک و ئازادەکانی خەڵق ئێستا خەڵق لە ئاسێکی یەکجا فراوانی کۆمەلگەی کوردستان ئەم قسانە ئەکاتەوە ئەوان خۆیان بۆ هێنانەوە بۆ پاکەکانەکردن لەسەر خۆیان زۆر جاری وایە لە ناو شاشەکانە ئەڵێ ئیتر خەڵق گەشتوتە بینی لێمان قوبڵ ناکە بۆیە بە بڕای من بە هەر قسانە لە تاریخێکە ئەگەر گوێگری هەبێ لێرە لەم تەمەنا لەم پێم وایە ئەگەر لەگەڵ ڕێزمە بۆ گوێگرانێکە گویان لە قسەی منە بێ بەڵام وەکو مەسخەرە وایە باسێکە کە هیچ کەسێک هیچ کڕیارێکی ناتوانێت ببێت ئەی لەسەر کۆمەڵگەی نێونەتەوەیش پرسیارێک کرد بکەم کە لە 2023دا یەکێک لەو فاکتەرانی لەو بەهانی کە ئەهێنرایەوە ئەوەی کە هێرش بێتە سەر عێراق باز لە کینەبارانکردنی هەڵەبجە دەکراوە دواتریشەوە وەک ئاماژەتان پێدا لە کەیسی دادگایکردنەکەدا هێنا ئاراوە بەڵام ئەو سەردەمە وڵاتان هێزی نێونەتەوەییەکان چی هەڵوێستێکیان هەبوو لە بەرامبەر ئەم تراژیدیە هەلانی کەمەوە ڕۆشنەکە حکوومەتی بەعز دۆستایەتێکی زۆری لەگەڵ وڵاتانی جیهاندا هەبوو بنارجان ڕەنگە بە حکومەیە کامل و هەردووکمان لە فنلەندین هەندێجار گوێبری ئەوە بوو بێسین لە تاریخ و خۆمانەیە لە کۆڕوسی منارەکانە کە ئەم ڕووداوە لە بۆ خەڵکی ئەم وڵاتانە چۆن تەماشاکرێ من جارێکە ئەو شتەیە حەزەکەم جیاکەم و خەڵکی ئاسایی و خەڵکی سادە و سیڤیلی ئەم کۆمەڵگەیانە تێگەشتن یا تێڕوانێکی جیاوازیان هەیە لەگەڵ ئەو ئیتیفاقاتانەی کە حکومە لەسەرەوە دەیکات هەروەکو هەمان ئەو ئیتیفاقانەی کە وەختێکە لە عێراق دەدرێ بە هەر حاڵ وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێن 80% خەڵکی ئەوروپا ناڕازی بوون بەڵام ئیتیفاقەیە کە ئەم وڵاتانە بنە بەشە لە ئەو هاوپەیمانێتە لەگەڵ ئەمریکا ئەوە واژۆ دەکەن و ئەڕۆن بۆ ئەو وێرانکاری لەگەڵ حکوومەتی ئەمریکا لە عێراق بکرێ بۆیە ئەم بابەتە تا بە موقعی یا بە هەڵوێستگیری ئەم وڵاتانە ئەگەڕێتەوە ئەم وڵاتە بۆ خۆیان بەشێکن لەو تراژیدیانە یعنی بەر لەوەی سەدام حوسێن نەک بڕۆخێت لە ساڵەکانی هەشتا سەرەتای هەشتاکانە ئەمریکا یەشێ بۆ لەو وڵاتانەی و حتا فەڕەنسا یەشێ بۆ لەو وڵاتانەی ئەڵمان یەشێ بۆ لەو وڵاتانەی ئیتالیا یەشێ بۆ لەو وڵاتانەی حتا سوید یەشێ بۆ لەو وڵاتانەی کە پشکی هەبووە بەتابەت ئەو وڵاتانەی کە پشتێکی یەکجا گەوریان هەبووە لە فرۆشتنی مەوادی خامی کیمیایی لە فرۆشتنی ئەو مەوادی کراوە بە ئەو با بڵێن
کیمیایی کە بەسەر خەڵکی هەڵەبجە و بەسەر خەڵکی ناوچەکانی تری کوردستان کرا. بۆیە بەڕاستی بە هیچ جۆرە ئەوان مایل نین تحقیقات و هەڵوێزگرتن و بەدواچوون و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. ئەژین ئەگەر بەپێی هەر پێوانێک بواە خەڵکی هەڵەبجە وەشدا و شاری هەڵەبجە ئەکرا دوای ئەوەی کە بەرحاڵ حکومەتی عێراق لە با بڵێن کوردستانە لەم ناوچانە لە دوای 91 کە نامێنێ ئەو شارە ئەکرا بمایەتەوە، بەڵام بە شارەتی خۆی وەکو خۆی دەستکاری نەکرایە بۆ ئەوی کە هەزاران جار و هەزاران جۆرنالیست و لێکۆڵینەوە و توێژەرەوە و باڕپا کەسانی کە تایبەتمەندن بۆ ئەم بوارانە لێکۆڵینە لەسەر ژینکە و ژیان و گوزەرانی خەڵکی ئەم شارە بکردایە. بەڵام ئەمەی کە نایکەن بێدەلی نییە، ئەوان خۆیان ئەزانن چیان کردووە و ئەزانن چیان چاندوێتەوە. بۆیە بەرحاڵ ئەوەش لە فرامۆش نەکەین کە لەم ساڵانەی ئەخیرا جوڵەیەک هەبووە لە ئەوروپا بۆ ئەوەی کە حتا خودی ئەو کۆمپانیانە دادگایی بکرێن و دەست بە چەند کۆمپانیا گەشتووە، بەڵام بە خاتری ئەوەی کە هەم بیر و ڕایگەشتی هەم میدیا هەم حکومەت و دەوڵەت و هەم کۆسەرڤەتیڤ لە وڵاتانە هەیە، هەم ئەو ئەقدانی کە لە ڕابردووە هەیە جوڵاندنی ئەم کارە و ئەم کارتە ئاسان نییە، بە تایبەت بۆ حرەکەت و زوڵانەوەی کە لە خوارەوە لە دەرەوەی ئەم حیزبە سیاسیانن. یعنی مەسەڵەن خۆ ئێستا زۆر ڕێکخراوە حیزب و با بڵێن کۆڕ و کۆمەڵ هەیە بۆ هەڵەبجە داکۆچیەکە، بەڵام لە ڕاستیە بەشی هەرە زۆریان خۆیان ئەو کۆڕ و کۆمەڵانن کە لەسەر هەڵەبجە دەژین، لەسەر هەڵەبجە پێیان لا یەکێتیە، پێیان لای پارتیە، پێیان لای حکومەتی عێراق، پێیان لای پەیداکردنی پرۆژەیە، پێیان لەوەیە کە بەرحاڵ چۆن بتوانن خۆیانی پێ تەمینکەن، چۆن بتوانن چوا پرۆژە بۆ خۆیان بکەنەوە، پێیان لای ئەوەیە کە لێرە لەوێت لە 15 مانگە 16 مانگە ڕخنێ برن لە دەسەڵاتەی کە ئێوە هیچسان نەکردووە و بێوەفا. باسی 5 ساڵیکە بێوەفا بێ، بەڵام ئەگەر کەسێک و تەرەفێک و ڕێکخراوێک و منەظەمەیە کە لەسەر ئەساسی جینۆسایدکردن بێ، ئەبێ ئەمانە هەمویان بە بەشەریکی ئەم جینۆسایدە بزانێ. و بۆیە ئەمریکا و وڵاتانی غەرب مایل نین بە هیچ شێوەیە ئەم فایلەیە بکرێتەوە، مایل نین قسەی تیا بکەن، مایل نین ئیشی تیا بکەن. ئایا ئەمە بە معنای ئەوە ئەکرێت کە ناکرێت؟ نا، من پێم وایە پرسیارەکە ئەوەیە، یا دروستی پرسیارەکە ئەوەیە هەر کەسێک کە ئەوێ ئیشکا بۆ مەسەلەی هەڵەبجە دەبێت لە دەرەوەی ئەو ساتی سیاسی حسابی دەسەڵاتداری کوردستانە بێت و بە ئەجەندایەکی کە و بە کارنامەیەکی کە و بە پرۆژەیەکی کەوە بچێت کە ئەو پرۆژەیە بزانن مکەوەنەی ئەو ڕووداوە چێ بووە و لەسەر ئەمە بەرحاڵ سەدان بەڵگەنامە هەیە. من ئێستا لە 5 ڕەنگە کاتی وم هەبێ ئاوڕێی شێشیان بە بەرحاڵ خودی بەرنامەکەش بۆ ئۆدادا بێت. بینە سەر بابەتێکی تریش ئەویش بە پارێزگارکردنی هەڵەبجێ وەکو خۆشتان لە قسەکانتانە ئامادەتان پێدا. سەرۆک وەزیرانی عێراق موژدەی ئەوەیدا کە هەڵەبجە دەبێتە پارێزگارێکی سەر بەخۆ. جێی ئەوەی ئێستا پیرۆزبایی بکەین یاخود ئێوە قسەیەکی ترتان لەم بارەیەوە؟ بناجیان ئەوان هەموو ڕۆژە شەڕیانە، هەموو ڕۆژە ئاشتیانە، ئەوەی کە شەڕ و ئاشتەکانی خۆیان بە چه نەتیجەیەکەن و لە کوێ تەوقعکەن لەگەڵەکەیەوە، لە کوێ ڕێەکەن و لە کوێ لە یەکتر تووڕەبن، زەڕێک پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە و بە تایبەت بە خەڵکی هەڵەبجەوە نیە. بەڵێ ئەم بابەتە کە مەسەلەی بە پارێزگاری ناسینی هەڵەبجەیە دوای ئەم پرۆسەیە، کام پرۆسە؟ دوای ئەم پرۆسەیە کە بەهەرحاڵ ئەتوانم بڵێم 4 سەدەیە، بەحەز لە 4 سەدەیەکی تەواو باس لە پارێزگابوونی هەڵەبجە ئەکرێت. من لە بیرمە ساڵی 1999 بوو پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە هەڵەبجە بێ بکرێت بە پارێزگا و ئەم بەحسە کێشای دوای تقریباً 14 ساڵ 15 ساڵ یعنی 2014 سەرۆکایەتی هەرێم لوتفی فەرموو لە بەرحاڵ کێشمەکێشێکی بینی پارتی و یەکێتیە ئەمەی ڕاگەیان کەیتر هەڵەبجە پارێزگایە. بەڵام سەیری کە لە 2014ەوە ژیان و گوزەرانی خەڵق لە کوێ ڕاوەساوە. ئێستا دوای ئەم چەند ساڵە سەیری ژیانی خەڵکی هەڵەبجە بکە، شتێک کە هاوبەشە لە ناو خەڵکی هەڵەبجە تەنیا لایەنی سایکۆلۆژی نیە، واقعیەتێکە. هەموو خەڵکی هەڵەبجە ئەتوانم ئەگە بەڕاهایی نەڵێم بڵێم زۆربەی هەرە زۆریان خۆزگەکانیان لە ڕابردووە ئەژی، ژیانیان لە ڕابردووایە، بەخەونەکانیان لە ڕابردووایە، جوانەکانی خۆیان لە ڕابردووە بینن. ئەمە نقطەی شەرم و شەرمەزاری ئەم دەسەڵاتەیە. دوای 35 ساڵ هێشتا خەڵکی هەڵەبجە بێ خەون بە ئەوە بینێ. حتا تەنانەت دەزانی چۆنە بنارجان وای لێ هاتووە بۆ خەڵکی هەڵەبجە لەباری سایکۆلۆژیەوە دۆخێک هاتۆتە پێشەوە کە تۆ ناتوانانی تەجاوزی 16 3 هێشتا و هەش بکەیت.
یعنی زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکانەی هاوتەمەنی ئێمە بەڕاستی ناتوانن لێ بگوزارن. لەبەر چی؟ لەبەرەوەی کە هەموو ئەو تاریخی قوربانی و خەبات و تێکۆشانی لەم شار و لە سەر تاسەری کوردستانە هەبووە لەو شوێنەی کە پەیوەندی بەم ڕوودا و کارەساتەوە هەبێ. ئێستا قوڵترە کاریگەریەکانی برینەکانی تراژیدیاکەی مەعانات و کارەساتەکەی. بۆیە پرسیارەوەیە بە پارێزگارکردنی هەڵەبجە لە ئێستا یا 10 ساڵ لەمەوە پێش چی لە مۆزوع ژیانی خەڵک گۆڕیوە؟ چی لەوە گۆڕیوە کە هەڵەبجە ئێستا لە ڕیزی ئەو شارانەیە کە زۆرترین ڕێژەی بەکاری هەڵەبجە ئێستا لەو شارانەیە کە هەزاران خوێنکار زانکۆکای تەواو کردووە بەڵام سەدانی لێ نەچێتە سەرکار. دەیان و سەدان کەس بوون بە لە ئاسی یەکجار باڵا بارها خوێندنیان تەواو کردووە بەڵام بەشێ لەو کەسانی کە شانسیان هەیە سولفی سارێکیان پێ و تەکسی لێ خڕوم سارە لێ خڕن لە ناوسارەوە یا خەریکی سەوزە فرۆشتن لە ناو شارە. بێ باسەکە لەسەرەوە نییە کە بەڕاستی ئایا بەیانی ئەکرێەوە کرات دوو بەیانی دەبیانی بەڵام ئەساسەن ئەم قەرارە دوای 35 ساڵ چیمان پێڵێ؟ ئایا ئەتوانین دوای ساڵێکی کە هاتینەوە من 100 جار ڕخنە لە خۆم بگرم کە بڵێم بەهەرحاڵ خەڵکی هەڵەبجە قەرەبوو کراوەتەوە؟ ئەو کەسانەی کە لە هەڵەبجە بوون لە قوربانی و 70-80 کەسە بەرکەوتێکی میان بەهەرحاڵ چارەسەری مەعاناتی 35 ساڵیان کردووە. باشە ئەوانەی کە لەم پرۆسا کە لە هەڵەبجە بووە کە لە 35 ساڵە سەرەتایەترین پێداویستیەکانی ژیانیانە وەکو ئینسان دەتوانن بژین، مناڵەکانیان ئەخوێنێ، تاعین کراوە، گوزەرانیان هەیە، پرۆژەیان هەیە، شارەکە بۆتەوە بە شارێک، شارەکە لە سیمای شارەکە لە سیمای شارستانیە تابیرێتەوە. لە سیمای ئەوە ناکە چوار بینا هەیە بە ئاسمانەوە یان نا، لە سیمای ئەوەی کە با بڵێن پێکهاتەکانی پارێزگا چییە، ژیانی خەڵکی لە پارێزگایەکایە چییە. ئەلبەتە ئەمە تەنیا بۆ خەڵکی هەڵەبجە نییە، خەڵکی کوردستان هەمووی ڕەنجە با لە مەعاناتی بێکاری و هەژاری و نەداری و مەعاساتی کەم دەسەڵاتە خۆڵقانیەتی. یعنی تۆ لە شار وڵات و مەملەکەتێکابی قسە لەسەر ئاو بکەی، لەسەر کارەبا بکەی، لەسەر سەرەتایەتی بیمە و خزمە گوزارەکانی خۆت بکەی، ئیتر ئاسی تەوەقع چاوەڕوانی بەشەر شتێکی ئەچێتە شوێنێکی کەوە. بۆیە بەڕاستی ئەوەی بەیانی هیچ مفاجئەیەک نابێت، درێژکراوەی تاریخێکە بەڵام دوو بەیان و چوار بەیانەکانی ئەم تاریخە خەڵکی هەڵەبجە کە وەختی گۆڕانکاری هیچ گۆڕانکاری لە ژیانیان نابێت ئیتر ناشتوانن پشت بۆ بەسن کە ئایا بەڕاستی ئەتوانێت ئەم بە پارێزگارتنە ژیانی و خەڵکە بگۆڕی. ئەزانی سوان من قەناعەتی من وایە بناجێ هەڵەبجە بەهۆی سیاسەتی ئەم حیزبانەوە دوو جار بووەتە قوربانی. یەکێک ئەوەڵین جار ئەوە بوو کە لەگەڵ ئێرانە بەشداریان کرد بۆ خوڵقاندنی ئەم تراژیدیا و ئەم کارەساتی و ئەم جینۆسایتەیە، و یەکێ دوای ئەوەی کە لەنەوە یەک بەدواوە ئەم حیزبە سیاسیانە هەمویان یەکەم باجیان لە خەڵکی هەڵەبجە سندووە، یەکەم کوشتاریان لە خەڵکی شەڕی ناوخۆتەڵێ، شەڕی ئیسلامیەکانەڵێ، شەڕی حیزبەکانەڵێ، بارها منافەسە و جەدەلی ناوخۆیانەڵێ. ئێستا بۆیە وای لێ هاتووە ئەحزابی خەڵکی هەڵەبجە فێر بووە، وشیار بووە، ئەزانێ بارها لە بینی ئەم حیزبانە یەک هێز نییە، یەک تەرەف نییە، زەڕێک ئومێدێ بۆ ئەو بگەڕێنێتەوە. ئەگەر لە هەر سەردەمێکیشا حیزبێ چوار زیاتر کورسی بێنێتەوە خەڵک تاقی کاتەوە تەجروبەیە کاتەوە. بەڵام بەڕاستی ئێستا وای لێ هاتووە هەوادارەکان و دەست و لایەنگرەکانی خۆشیان تاقەتیان نییە و نایانێ و ناتوانن بێن بچن بەژاریکەن لەو هەڵبژاردنانەی کە سیئۆنە ساڵە وعد و بەڵێنی درۆ بۆ خەڵکە دەدەن. یانی خەڵک تێر بۆ لەم شتەیە. بۆیە بەڕاستی پارێزگارکردنەکە ئەوەیە کە سەیری پرۆژەکانی هەڵەبجەکە من پار بۆ ڕۆشمە بۆ هەڵەبجە، لە هەڵەبجە کۆمەڵی بینا هەیە. یعنی وەختی ئینسان سەیری ئەو بینانەکە لە بینایی هونەرە جوانەکانەوە بگرە، لە قایمقامیەتەوە بگرە، لە خەسەخانەکەەوە بگرە، هەمویان داڕوخاون، هەمویان هوێران بوون 10-15 ساڵەوە پێش 50 شتێک کەڵچاوە چۆ بە ئاسمانەوە ئێستاتر لە حاڵەتی پرۆسی داڕوخانایە. یعنی بۆیە بارها وەختێک کە ئەو شتە زۆر سەرەتایانەی کە هێشتا تەندەرەکان و کۆنتەرات و هەموو شتەکانیان دەرچوو و پارەکەی بە سەوزی وەرگیراوە و بەکاڵی خوراوە، ئەوە بنیان نانێنەوە. یعنی ئەم حکومەتە و حکومەتی عێراقیت لە دوای ئەوە ئەم بە کولفیەکوونێک بارحاڵ ژیانی ئەم خەڵکە و گوزەرانی ئەم خەڵکە گۆڕێ، ئەگەر ئەیگۆڕێ بێ لە بەغاوە بیگۆڕێ، لە شارەکانیکەوە بیگۆڕێ، بۆ کە ئاعتراز و ناڕزایی لە شارۆچەکانی بەغا هەموو ڕۆژە نیە، نەک بڵێ هەموو فەسڵە، هەموو ڕۆژە نیە. بۆ چییە؟ بۆ باسکردنی ژیان و گوزەرانە، بۆ سەعادەتە، بۆ ئاسوودەیە کە خەڵک محتاجی پێێتی. بۆیە من پێم وایە لە واقعە ئەم هینە تەنیا بۆ سەرگرتنکردنی ئەم چەند ڕۆژەیە مەعادەیەک و ڕێکەوتنێکی بینی
حکومەتی هەرێمە لەگەڵ حکومەتی کوردستانە ئەزانن کە ئیتر خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان بێزاری و نەفرەتەکەیان گەشتە شوێنێ لە دووڕیانی تەقینەوەیە. ئێستا ئەمە هەڵەبجەیە بیکەن بە سەقفێک بە هەر حاڵ کە بە جۆرە جۆرەکان هینێک بن بەخۆیانە گوڕێ بن بەخۆیانە ئەوە حکومەتی عێراقی تر تۆپەکە لە بەرپی ئەوانەیە وعد دراوە بزانین چیەکەن. ئەگە خوبانی وعدەکەی نەباتە سەرەوە بە هەر حاڵەوەی کات ئەو کاتاڵێ جاوە حکومەتی عێراق خەتای ئەوە کە وعد وەڵانەکەی نییە. بەڵام هەرچی سەروەت و سامانی ئەم منتیقە سنووریە هەیە ئەم حیزبانە زۆر ئاسان حەپەلووشیەکەن بەبێ ئەوەی کە حکومەتی عێراق پێ بزانێت و ئاگا لە هیچ شێکی شەبێ. پێم وانە بەرحاڵ پارێزگانیکردنی هەڵەبجە بە پارێزگابوونی هەڵەبجە هیچ هاوکێشەیەکی ژیانی خەڵکی ناگۆڕێ. هەزار خۆزگەم بەو کاتانەی کە من کەسێک پێم بڵێ و دەستکا بە چاومە بڵێ زۆر غەڵەتی فەرمەوەتانە دوای 6 مانگ بە هەرحاڵ خەڵکی گوزەرانی هەڵەبجە لە ژیان لە شوێنێکی کایە بە شانازیەوە وەریگرم. لابیرمە لە جێگەیەکی دیشاوەیتە خەڵکی خۆیان ئەم داوایان نەبووە زیاتر داوای ئاو کارەبا تەندروستی ئەم شتانیان بووە من جیهەتی تر بووەکە ئەم داوانیان بەرز کردوێتەوە. ژیدیەکانی پەیوەند بە هەڵەبجە یەکجار زۆرن نازانن بەشەر باسی کامیان بکە. ئەوەی کە داروبار لە میدیاکانە باز دەکرێت ئەوەیە کە لە دوای کارە ساتەکەی ساڵی 2010ەوە خێزانەکان لە یەکدا بڕێن بزرە بنوە دواتر دوای دەیان ساڵ لە ڕێی فەسی دیێنەی و زۆر ڕێگەی ترەوە ڕەنگە بتوانن مناڵەیان بدۆزنەوە خێزانەکان یەکەی بگرنەوە. ئەمە ئاماژەیە بەچی ئێوە لەمبارەوە چی قسەیەک ئەمە یەکێکە لە دەردە کوشندەکانی 35 ساڵی ڕابردوو کە بە بڕوای من قسەی خێزانێکم بیرە خاتەوە کە بەڕاستی زۆر کارا بوو، یعنی زۆر تەسیری لە من بوو لەو لەحزە و چرکە ساتا کە گوێبستی قسە بوو. وتی من ساڵەهای ساڵە خەونی ئەوە ئەبینم ڕۆژێ ڕۆژان سۆراقی مناڵەکەم بزانم، بەڵام ئێستا 4 ساڵە ئەو خەونە تێمپەڕانوە و ئەنواعی تێستم کردووە. ئێستا پەشیمانم لە خەونەکانی ڕابردوو چونکە خەونەکە بۆ خۆی کە خەونە شیرین بوو، بەڵام ئەم معانات سوسوکایەتی و بێحورمەتی و ئەم سەر و دەستی پێکردنە بەقەت ئەندازەی لە دەستدانی جگەرهۆشەکانمان قرس و قایم و ناڕەحەت بووە. ئەگەر ئەم جوملەی ئەم خێزانە ئەم ژنەیە با وەکو سمبولێک تەماشالەکەین بۆ ئەو خەڵکانەی کە مناڵەکانیان لە دەستداوە، ئەم ئازار و ژانەیە یەکجار گەورەیە، یەکجار گەورەیە بەوەی کە ون بووە، یەکجار بەوە گەورەترە لەوەی کە بیدۆزنەوە. سەری پرۆسەی دۆزینەوەی ئەو منداڵانەکە، سەری ئەو چەند نمونەیە بکە کە لەم ساڵانەی ئەخیرە بارها ڕوویداوە. یەک نمونە نابینی لەو نمونانەی کە لە هەڵەبجە مناڵێک کە گەڕابێتەوە، خێزانێک کە بە مناڵەکەی خۆش هاتبوو بێتەوە، ئاهێک بە ڕۆحی ئەو خێزانە، ژیانی ئەو خێزانە و ئەو مناڵە هات بێتەوە. دواترین حادث و ڕووداوی ئێمە دەبینین کە هەم قوربانی هەم ئەو کەسەی هەردوو تەرەفی قوربانی لە ڕاستیە، هەم با بڵین باوکی هەم خودی ئەو گەنجەی کە بە دوای دۆزینەوەی خۆیان دەگەڕێت. ئەخر ئەم پرسیارە ئاسان نییە، بەشەرە بە دوای دۆزینەوەی خۆیان گەڕێت، دەیان بەڵگەنامە ئەیا بەدەستەوە ئەڵێ من ئەوم، تۆ کۆمەلگا لێ قوبوڵ ناکە، باوک لێ قوبوڵ ناکە، دراوسێ لێ قوبوڵ ناکە. یعنی ئەمە هەتا ئەگەر واش نەبێ کارەسەیەکی زۆر گەورەیە. جا بۆیە ئەمە ڕۆحی هەموو ئەو خەڵکانەیە کە ئەم ڕووداوە ڕوبەڕوویان بێتەوە لە شاری هەڵەبجە. و بدیوێکی کە ئەم بەحسە ڕاستیە کە بۆ من بارێکی زۆر سەنگینتر و قورسەری هەیە. من لە بەدواچوونەکانمە یەکێ لەو شتانەی کە بەرحاڵ ئێستا وەکو نقطەی کە تۆ باسیەکەی ئەو لێکۆڵینەوە تەقاتی دێنێ و لە با بڵێن ئەو خێزانانەی کە سمبلیان لێوەرگیراوە، هەموو هەڵەبجە تا ئێستا 70 کەس سمبلی لێوەرگیراوە. لە کاتێکە بەس لە خەسەخانەیە لە شاری پاوە و لە شاری تارانە زیاتر لە دوو شوێنە، یعنی لە دوو مەرکەزە لە ساڵی 1989 ئەوە پشڕاستەکرێتەوە کە ئەڵێ لە شاری پاوە و کە لە پاوە زیاتر لە 300 ئەگەر بە خەیاڵم بێ باش 340 کەسە 50 کەسە شێکی وایە لە تارانش 70-80 کەسە مناڵ. ئەڵێ ئێمە با بڵین ئەو کەسانی کە لۆجست بوون لەو ئیشاکاریان کردو تاقاتیان کردو خۆیان بەرپرسی ئەو شوێنانە ئەو کەمپانە بوون، زیاتر لە 420 کەس منداڵانێک بوون کە بەرحاڵ بێ سەرپەرش بوون و لە پرۆسەی ڕاکردنی ئەو خەڵکە دۆزراونەتەوە. ئێستا دوای 35 ساڵ قسە لەسەر 70-80 کەسەکەی. ئەمە خۆی زۆر پرسیارە بۆ خەڵک گەرخۆشەکەی خۆی ناوێ نا، واقعی ئەوەیە کە بەرحا بەشێ لەو خەڵکەی تر بەداخەوە گیان لە دەزاوە ڕۆشتووە، بەشی هەزاران دەیان هەزار خەڵ لەو شارات
بە هەرچی ڕێگەی ژیانی جێهێشتووە. بەشێک لەو خەڵکە لە ڕاستیە ساڵ بە دوای ساڵ نائومێد و نائومێد و نائومێدترە بن و دەزانن تا ئێستا لەم شارە دوو کەس نەدۆزراوەتەوە، دوو بناڵ نەدۆزراوەکاتەوە کە خەڵق و ئەو خێزانە و ئەو تاکە ئاسوودەیی بە ژیان و گوزەران و ڕۆحیانە بگات نهێنێ ئەم کێشەیکە یا ئەم کارە ساتی کە بۆ خۆیان قوڵقرێنەوە کە ساڵەهای ساخۆیان بەمەوە مەشغوڵکەن ئەم سەرۆسەری دنیا، تێستی دنیا، کاتگرتنی دنیا، سەرفیاتی دنیا، دوایش ئاخرەکەی وەکۆم جەمع قسەیان لەسەرکرد. بۆیە بەڕاستی ئەم مەسەلەیە من پێم وایە بەشێک لە تراژیدیا بۆ ماوەکانی خەڵکی هەڵەبجە ئەم لایەنەیەتی کە لە باری ئینسانیەوە و لە باری بارحاڵ حتا ئەوەی کە پێی ئەڵێن ژینگە و گوزەرانی خەڵک و حیاتی خەڵکەوە وەکو پەڵەیەکی قرس، وەکو حاڵەتێکی یەکجار سنجین، وەکو تراژیدیایەکی یەکجار سنجین لە تاریخ و مێژووی ئەم شارە ئەمێنێتەوە. یعنی چی تۆ دوای 35 ساڵ 5 کەسێت نەبێ لەو کەسانە و لەو سەدان کەسەی کە بارحاون بوون و ێستا بڵێ ئەمە 5 کەسە بە خێزان و بە شوێنی خۆی شاد بۆتەوە و ژیان و گوزەرانێکی ئاسوودەیان هەیە و ئەمە پشتەر نراوە. کامە چیمان پێڵێ؟ ئەمە ئەو معاملاتە و ئەو پەیوەندیانەمان پێڵێ کە لە بینی ئەم وڵاتانە چۆنە، لە بینی ئەم حیزبە سیاسیانە چۆنە. یعنی ئاسانترین شت ڕەنگە ئەوە ببێ ئەگەر پەیوەندیەکی ساغڵەمە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێم و ئێرانە هەبوایە، ئەمە دوای 30 ئەوەنە ساڵ لە دەسەڵاتدارەتیان ئەکرا دەیان لێکۆڵینەوە بکرایە، ئەکرا دەیان سەرچاوە و مەسادریان بۆ بدۆزیاتەوە و ئەکرا ژمارەیەکی یەکجار زۆر لەو خەڵکانە بارحاڵ خۆیان بە خێزانەکانیان شابوو. بەڵام ئەگەر ئێمە ببینین خۆ زۆربەی زۆری ئەو کەسانەی کە بە خێزانەکانیان یا بە خەونی شادبوونەوە بە خێزانەکانیان خۆیان ێنەوە بۆ هەڵەبجە، خۆیان باسی داسانەکانی خۆیانەکەن، خۆیان لە ڕێگەی خزم و کەسوکار و ئەو خێزانانەی کە گرتویانتە ئەستۆ لە ئێرانە بارحاڵ باسی واکەن کە ئێمە خەڵکی هەڵەبجەین و باوکماوە و داستانی جێڕاوەتەوە فڵانە کەسەوە و داستانی جێڕاوەتەوە. یعنی ئەم حکومەتە بە دوواچوونێک و کارێکی ئەو تۆی نەکردووە، ئەم 10 ساڵە چیشێکی بۆ ئەوە نەکردووە کە ئەمە وەکو یەشێ بێت لەو مەلەفانەی کە ئەگەر هەموو شتەکانی کە لایانی کەم ئەوەنە شارازی پێ بکا بڵێ من لە 30 ساڵی دەسەڵاتدارەتی ماتوومانوێ بارحاڵ ئەم فایلۆ گەێنمە وێم پێم وایە بارحاڵمە یەشێکە لەو شتانە هەمزامیشی قوڵی زۆر سەخت و زۆر نائینسانی خەڵکی ئەم شارەیە و لە ڕاستیشە مەعاناتێکە ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و ڕۆژ بە ڕۆژ بازی زیاتر لە مجتەمع و لە خەڵکی هەڵەبجە داواکە. بەداخەوە وەک گوتمان ئەو تراژیدیا و کارەساتانەی بەسەر هەڵەبجەدا هاتووە یەکجار زۆرن و ئەکرێ لە باس زۆر لایەنەوە باس بکەین، هەر لە سوتاندنی مۆنیمنتەوە لە ساڵی 2006 لەلایەن جەماوەتی ناڕاستیەوە تا زۆر بابەتی تر. بەڵام لەبەرەوەی کاتی بەرنامەکانمان کەمە ئەو ماوەی کەما بێبی خەمە ئیختیاری خۆتانەوە لە پەیوەند بە هەڵەبجەوە چی بابەتێکی تر هەبووە کە کەمتر قسەی لەسەر کراوە، کەمتر سەرنجی خراوەتە سەرەوە ئێوە بە گرنگی ئەزانن زیاتر سەرنج بخرێتە سەر. ڕاستی لەو شوێنەی کە من باسی لایەنەکانم کرد، من باسی ئەوم کرد بەرێ زوود ئەو کاتە حیزبە ئیسلامیەکانیشی تیا بوو، بەڵام ڕاوەستان لەسەر حیزبە ئیسلامیەکان یەکێکە لە تایبەتمەندیەکانی ناوشاری هەڵەبجەوە ڕووداوەکە خودی ئەو وەزەیکە لە ئەم منتقا ڕوویە. هەڵەبجە 16 سێ دەرفەتێک بوو بۆ دەواازەکردنەوەی جمهوری ئیسلامی بۆ ئەوی گەرای خۆی لە ناوچە و منتقەکەی ئێمە تەشەنە پێ بدات و ئەو کۆڕ و کۆمەڵانە و خەڵکانی کە هەبوون و ئەو کەسانەی کە بە جۆرە لە جۆرەکان لە چوارچێوەیە کە نزیکایەتیان لەگەڵ ئەوە هەبوو کە چوونە ئێران ئەمە ڕێک خرا و ئەمە بوو بە نەواتی دروستکردنی حیزب و بزوتنەوەیەکی سیاسی کە ئەو بزوتنەوە سیاسیە بەشێکە لە تراژیدیای خەڵکی هەڵەبجە. یعنی لە دروستبوونیەوە ئەم حیزبە سیاسی و ئەم ئیسلامیانە لە هەڵەبجە بەڕاستی بەشێک لەو کارنامەی کە بۆ ژیان و گوزەرانی خەڵکە و بۆ ئەو ڕووداوانەی منتیقەکەیە ئەوان دەورێکی یەکجار چارەنووسازیان هەبووە لەوەی لە چوار ڕاوەساون کە خۆشی و ئاسوودەیی و سەعادەت و ژیانێکی ئینسانی و ئازادی و بەرابەری لە خەڵکی ئەم ناوچەیە دابماڵن. و ئەم بابەتە مەسەلەیەکە بە بڕوای من لە هەر حاڵ زۆر دەکێشێ و زۆر پێویستی بە ئەوە هەیە کە ئینسان بە فاکتەوە قسە لەسەر ئەم لایەنەی مۆزوعەکە بکە کە بزانێت ئەمانە دەوریان چی بۆ، چونکە من پێم وایە ئەمانە تەنیا دەوریان ئەوە نەبووکن لە ئەو جەبهە بەژاریکن،
ئەمانە لە هەموو پاساوکردنەکانی جمهوری ئیسلامی و لە هەموو کارنامەی جمهوری ئیسلام و لە هەموو نەخشپێدانی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بۆ خەڵکی هەڵەبجە بۆ خەڵکی کوردستان نەخشێکی گەورەیان هەبووە. بۆیە ئەگەر بەڕاستی زۆرڕێک باز لە ئازادی و عەدالەت و ئینسانیەت بکەین، ئەم حیزبە سیاسیانە بەتابەت ئەم کۆڕ و کۆمەڵە ئیسلامیانە لە شوێنی خۆیانە ئەبێ وەڵامی وەرگرنەوە بەرابەر بۆ تاریخی و بەرابەر بۆ کارنامەی کە کردویانە. هەروەها جمهوری ئیسلامی ژێشێک لەو تەرەفانەی کە کەمتر قسە لەسەرەواکرێ نەکەرە و کاتانەی کە ناو شانزەی سێ و ڕووداوەکانی شانزەی سێ بوو. 3-4 ڕۆژ پێش ئەوە و چەندین ڕۆژ دوای ئەوەش بەهەرحاڵ بەردومان و قەتڵ و کوشت و کوشتارەکانی خەڵکی ئەو مەنتیقەیە تا ئێستا نەبووتە جێی بەحسێکی لێکۆڵینەوەیە، قسە و باسێکی بە فاک وە، قسە و باسێک کە ئینسان بتوانێت وەکو یەکێک لە ئەو شتانە حسابی لەسەرکا کە بڵێ خەڵکی مەنتیقەیەمە خەڵکی شارە زوو لە هەرحاڵ ئەگەر لەو سەردەمانە هەزاران کەسی لێشوراوە بوو. ئەم پرسیارە هەر بە ئاسمانەوەیە، چونکە بەردومانەکانی جمهوری ئیسلامی لەو هەفتەیە تقریباً بەردەوام بوو. بە ئاسمانانەیە کرە کەوتە سەر زەمین و خەڵکێک کوش. من چەندین ئاشنا و دۆست و ئاشنای خۆم لە شارە زۆر و لە منتیقەی خۆمانە بەهەرحاڵ بە بەردومانەکانی ئێران بەداخەوە ژیانیان لەدەستدا. وێم پێم وایە بەهەرحاڵ تەرەفێکی واقعاً وەقاحەتی ئەم ڕووداوە و ئەم تراژیدیایە تا ئەو کاتێک کە گەڕانەوە، تا ئەو کاتێ ئیسلامیەکان هەڵەبجە دەسەڵاتیان بەدەستەوە بوو، هەتا ئەو کا هاوکێشەی کە ئێستا لەگەڵ ئەحزابی سیاسیە یاری بە ماف و ئازادیەکانی خەڵکەکەن و ئەوان شماقی هەڕەشە لێکردن لە بەرابەر بە ئازادیەکانی خەڵک. بەهەرحاڵ ئەمان تەرەفێکن کە پێویست بەوەکە کە ڕاوەسانێکی جدیتر لەسەر کارنامە و لەسەر مێژووی ئەم لایەنە هەبێ. ڕێوار عارف ناسراو بە بگورم بە هەبنی حاجی بەکرداتاش ناسراو بە ڕێوار عارف زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی تکەوی پێشنگ تیڤی ئامادەبوو. عزیزی بناجی سپاس بۆ ئێوە و سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و گوێگران و بیسەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس. ئازیزان وچانێکی کورت دەدەین و پاشان دوو قسە لەسەر دووەمین ساڵ ڕۆژی دامەزانی پێشنگ تیڤی دەکەین. مەڵای بینەرانی عزیز، حەڤەی مارسی 2021 یەکەمین پەخشی بەرنامەکانی پێشنگ تیڤی بۆ یەکەمین جار پەخشکرا لە ڕێگەی کەناڵی فەیسبوک و یوتیوبەوە. ئەو کاتە دەستگایەکی زۆری ڕاگەیاندنی کوردزمان بوونیان هەبوو، بەڵام درک دەکرابەوەی کە بۆشاییەک هەیە، کۆمەڵی قسە و باس هەیە کەمتر دەکرێت، کۆمەڵی بابەتی هەنووکەیی ڕۆژ هەیە کە لایەنێکی دیارتر ئەکرێت قسە و باسی لەسەر بکرێت. ئەمە پێویستی بەوە هەبوو کە دەستگایەکی ڕاگەیاندنی نوێ دروست بکرێت. پێشنگ تیڤی دامەزرا بۆ ئەوەی کە قسە و باس لەسەر و بابەتانە بکات کە دەستگا ڕاگەیاندنەکانی تر کەمتر سەرنجیان دەچێتە سەر یاخود تەنانەت خۆیانی لێ نادەن. بۆیە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا وێڕای ئەوەی کە کاتی بەرنامەکان تەنها یەک کاتژمێر بووە لە هەفتەیەکە، وێڕایەوەی کە هەندێک جار بەرنامەکان بڕێک زیاتر بووە، بەڵام هەوڵمان داوە لەو ماوە کەمەدا توێڕوانینی جیاواز، بیرروبۆچوونی جیاواز، لێکدانەوەی جیاواز بخەینە ڕووەوە و بە سوپاسی زۆرەوە بۆ بینەران پێدەچێت بە دەرەجەیەک سەرکەوتوو بوێتین. سوپاس بۆ هەموو بینەران و هاوکارانمان کە بە پێشنیارەکانیان بە کۆمەکەکانیان توانیویانە ورەیەک بدەن بە ئێمەکە ئێمە بەردەوام بین لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا. ئێمە هەڵبەت بەردەوام دەبین، بەڵام پێویستمان بە هاوکاری زیاتری ئێوە هەیە. هیوادارین لە ئایندەشدا لە سەرنج و تێبینی و پێشنیارەکانتان بێبەشمان نەکەن. هەروەها لە ماوەی ڕابردوودا کەمپینێکمان ڕاگەیان بۆ ئەوەی کە بتوانین بەرنامەکانی پێشنگ تیڤی بە زۆرترین کەس بگات. بەداخەوکە لە دنیای ئەمڕۆدا وەهایە کە بێبوونی پارە لە سنووردار دەبێتەوە ڕاگەیاندنەکانی ئێمە بۆ ئەوەی کە بتوانین بەرنامەکانمان سپۆنسۆرکەین و زیاتر لە کوردستاندا بڵاوی بکەین و بگاتە زۆرترین کەس. هەڵمەتێکمان ڕاگەیاند و داوامان کرد کە کۆمەکمان بکەن. خۆشبەختانە کۆمەڵێک زۆر لە هاوڕێیان و دۆستان ئەوانی کە پێشنگ تیڤی پێیان باشە بەرنامەکانی بۆ پێشە بڕات و بەردەوام بێت کۆمەکیان کردوون و لە ڕۆژانی ڕابردوودا ئێمە یەکەم لیستی ئەم کۆمەکانە بڵاو دەکەینەوە بە سپاس و زۆرە و بە سپاسەوە هەر لە ئێستاوە و هیوادارین کە دۆستانێکی تریش بتوانن لە ئایندەدا
کۆمەکی بەرنامەکانمان بکەن تاوەکو بتوانین بەرنامەکانمان بگەینە زۆرترین کەس. ئازیزان هیوادارین کە لە ماوەی ئەم 2 ساڵەدا بەم ماوە کورتە و بەم بەوەی کە ئێمە لە کاتی خۆمان بە خۆبەخشانە بە پارەی خۆمان بە تێچوو مەسرفاتێک کە خۆمان ئەیگرینە ئەستۆ توانی بێتمان شتێکی جیاواز لە کەناڵە ڕاگەاندنەکانی تر پێشکەش بکەین. سەرنجی ئێمە لەسەر ناڕەزایەتیە جەماوەرەکان بووە دەنگی ئەوان بگەێنین لەسەر پانەڕۆما و ڕووداوەکانی ڕۆژ هەفتە کە ڕوودەدەن هەوڵمانداوە لێکدانەوە و تێڕوانینی تر بخەینە ڕوو وە لەوەش گرنگتر پێویستە چی بکرێت ئەمەش بەشێکی ئەساسی بەرنامەکانی ئێمە بووە وەک سەرنجتاندا بێت لە زۆرێک لە بەرنامەکانماندا ئەو پرسیارەمان ئاڕاستی میوانەکانمان کردووە کە پێویستە چی بکرێت خەڵکی دەتوانن چی بکەن. هیوادارین لە ئایندەشدا بە هەمان شێوە و بەرەو پێشتریشی بەرین. ئێمە بەردەوام دەبین و چاوەڕوانی هاوکاری و کەسانی دڵسۆزی وەکو ئێوە. با هیواین بەرنامەکانی پێشەنگ تیڤ جێی ڕەزامەندی ئێوە بوو بێت و لێرەشدا دەینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت.